پێم خۆشە پرسیار و لەسەر نووسەرێکی گەورەی کورد جەناوی مامۆستا باپیر لێ بکەم. دیارە بەرهەمێکی زۆری لە بواری ئاینیە لە بوارەکانی تریشە پێشکەش بە کۆمەلگای کوردی کردووە. جەناب و بۆ چوون و چییە لەسەر کتێبەکانی جەناوی مامۆستا باپیر؟ وەڵڵی من مامۆستا عەلی باپیر لە سەرەتای گەنجیەوە هەتا ئێستا ئاگام لە بەرهەمەکانێتی و بەڕاستی بەرهەمەکانی مامۆستا عەلی باپیر وەکو برێن شتەکانی لەم ڕۆژاناوە 15 ڕۆژێکە بێ وازم بەحسی تەفسیر بوو لە ئەوڵ جۆم لێگرت تا ئاخر نازم چێس بوو لەگەڵیا. بەڕاستی ئەوانەی بە معنەی کەلیمە هەموو دڵهەژێنە، شتی جوانە، شتی ڕێک و پێکە، بە شێوەی گشتی بەرهەمەکان تابڵی جوانن و من یعنی بەڕاستی هەر وەختی کشکە مامۆستا عەلی دەرئەکەوێ ڕەسەن گوێی لێ ئەگرم و مامۆستا عەلی زیاد لە هەموو شتێک زیرەکیشی پێوە دیارە، یعنی زیرەکیێکی تایبەتی خۆی هەیە ملاحەزە ئەەکەی ئەو زیرەکیەی لە بەرهەمیەکانە ڕەنگ ئەداتەوە و ئێستاژێت تا تقریبن ئەو بۆ بەرەوە ماوە وەکو من هێشتا ئەوە پیر نەبووە ئومێد ئەبێ ئینشاءالله ئەمجا دووهەمیش قسەی خۆمان بێ ئەم بەرهەمانە کە مامۆستا عەلی هەیەی خەڵکەکەی ئێستا بەهۆی ئەم تەلەڤیزیۆن و فەیسبووک و مۆبایلەوە تەچیونەتەوە لە خوێندنەوە. ئەگەر بتوانن ئەو بەرهەمانە پوختەیەکی جوانی ڕێک و پێچیان بۆڵبژێرێک بکرێن بە تاقە کتێبێکی ئاوا 300 یا 400 لاپەڕەیی بڕوا بکە بەقەدر هەموو بەرهەمەکان سوودی ئەبێ. بەڵێ